دوای ئەوەی لە سەردانی ماڵی براقی لە دەربەندیخان گەڕایەوە، مامۆستا بەختیاری شۆفێر و دانیشتووی قەزای شارەزور لەگەڵ دایک و خوشکێکی و دوو خوشکەزا ئۆتۆمبیلێکی بار هەڵگرت کە کەپسێکی هەڵگرت بوو دەکەوێت بەسەر ئۆتۆمبیلەکەیاندا و دەست بەجێ چواریان گیانە دەدەدات و دایکی دوو منداڵەکە بە برینداری ڕزگار دەکرێت. پاش ڕەوانەکردنی تەرمەکان بۆ پزیشکی دات و بریندارەکە بۆ فریاکەوتنی دەربەندیخان، تەرم و بریندارەکان بۆ ناحەی زەڕایەن و سلێمانی گواسرانەوە. ڕێوڕسمی شۆردن و کفنکردنی چوار قوربانیەکە لە ئانووساتی تەواوبووندا بوون. هەواڵی گیان لە دەستدانی بریندارەکە بە کەسوکاریان گەیشتەوە، بەڵام چاوەڕی تەرمی پێنجەم نەکرا و ڕاستەوخۆ چوار تەرمەکە بەرەو گۆڕستانی زەڕایەن بەڕێکرا. شوێنی دایکی دوو منداڵەکە لە پەنای تەرمی منداڵەکان بە چۆڵی هێڵرایەوە و دوای زیاتر لە دوو کاتژمێر چاوەڕوانی نوێژی مردوو لە گۆڕستان لەسەر دایکی دوو منداڵەکە کرا و گەڕێنرایەوە لای منداڵەکانی، بەس ئەم جارە بە بێڕۆحی. بسم الله الرحمن الرحيم. إنا لله وإنا إليه راجعون. والله أما حادثة من تلفون بكرة يعني لفيسبوك بيني داوتم با تلفون جاي ببردامي تلفون ما كر لخوم دلخور بيكم فيها هاد وتم أو كاتت شنو تو برا كان برا خوش كانم لقل دايك ما يتر أو بوليسك تلفون ممكن بوليسك هلا يقولوا لخص خانك أم الرقية بوت الرقية مرق وكون ناسراوة يستعمل مشهور لنا وخلق بالرقية مرق ناسراوة چندین ساڵە ڕۆژ نییە هەفتە نییە شیوە نەخاتە ماڵی خەڵکو و چەندین عایلە نەشەوێنێ. بەڕاستی یەکێک لە هۆکارەکان جگە لە کەمتەرخەمی بڵێن کەمتەرخەمی شۆفێران کەمتەرخەمی دەسەڵاتداران زیاتر لە 10 ساڵە 20 ساڵە 15 ساڵە ئیش لەو ڕێگا ئەکەن ئەو ڕێگە کەمە ناتوانن تەواوی بکەن. ئیتر نازانم ئەڵن بودجەشی بۆ دابین کراوە چەندی جار بودجەی دابین کراوە بەڵام ئەسیجا سەرێکی دار نییە. درەنگانێکی شەوی ڕابردوو بەڕێوەبەرایەتی هاتوشۆی دەربەندیخان نیگەرانی لە داخستنی تونێلی دەربەندیخان ڕاگەیاند و ئاماژەی بۆ ئەوە کرد نابەرپرسانە تونێلەکە داخرا و هاواریان زۆر کرد، بەڵام گویان لێ نەگیرا. بەڵام قایمقامی دەربەندیخان قسەیەکی دیکەی هەیە. نەخێرە و قسەیە پێچەوانەیە، بەڵکو داواکاری خواستێکی تەواوی خەڵکی و ئەو هەوڵاتیانەی کە تێپەڕ دەبوون بە تونێلی دەربەندیخان نبوو لەبەرەوە لۆدێکی زۆری دەربگوت و وەکە دەکرا ڕووداوی هاتشۆی لێبێتەوە و ڕێگەیەکی زۆر چاڵەچۆڵێکی زۆری تێبوو، بەڵکو بە زەرورەتێکی زۆر و داواکاری هاوڵاتیان و ئیداری شاری دەربەندیخان بوو بە مەبەستی نۆژەنکردن و سیانەکردنی ئەو ڕێگای. بەهۆی نۆژەنکردنەوەی شەقامی بەردەم تونێلی دەربەندیخان تونێلەکە داخرا و ڕووداوەکەش بۆ هۆیەوە ڕوویدا. پاش ئەو کارە ساتە ڕاستە و خۆ تونێلەکە بەڕووی شۆفێراندا کرایە. لە ماوەی ڕابردوودا وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم وەکو مژدانە باسی لە دەستپێکردنەوەی کارەکانی ڕێگەی دەربەندیخان کەلاری کرد، وەکو بڵێ وەزیر ڕێگای زەڕایەن دەربەندیخانی وەلاناوە. بەهۆی کارکردنی بچڕی ئامێرەکانی وەزارەتی ئاوەدانکردنەوە لە هەمان کاتا شارەوانی دەربەندیخان لە ئێستادا هاوڵاتیان گەیشتونەتەوە قەنەعەتەی وەکو دەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ. دەیانەوێت حکومەت لەمەوە لە ئەو ئیشەکەمەی کە لە ماوەی 10 ساڵە بەردەوام و تەواوی نەکردووە وازی لێبێنێ، لەبەر ئەوەی دەڵێن لە کاتی داخستنی تونێلەکە و کارکردن لە ڕێگاکەدا ڕاستەوخۆ هەواڵی گیان لە دەستدانی ئازیزێکیان بۆ دەگەڕێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.